برای خوابدم سویسرا کوربندا داووسیا آبوری نها وزیر دروی سوریه اسعد شیبانی لوی درد آخوه بالی دکشینم سر آخفتنینوی. ما قربانی حکومتی طایفه گرایی بوین وروای ما قربانی ام زمانه بوین ما قربانی بوین ما قبول ناکەین کە خەڵکی سووریا داوەشکاری بەسەر بسەپێندرێت سووریا یەک سووریایە ئێمە گەلی سووریاین ئێمە ناتوانین سزای کەسێک بدەین دژی ئەوەین کە کەسێک سزا بدەین بۆی ئەوەی کە سەر بەچنەتەوەیەکە یان سەر بەچنە ئاینێکە سووریا بۆ هەموو خەڵکی سووریا دەبێت لەسەر ئەم ڕوانگەیە ئێمە کار دەکەین ئەگەر هەر کەسێک سەرکەوتوو بێت لە داهاتوو بیەوێت سەرکەوتوو بێت ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان ئەم داهاتوو دروست دەکەین نیوەی دانیشتوانی سووریا ژنن چۆن پێگەی ژن دەبینی لە داهاتووی سووریا ژنی سووریا ژنانی سووریا ڕێز لێگیراون و دەبێت ڕۆڵی خۆیان هەبێت ڕۆڵێکی چالاکیان هەبێت لە داهاتووی سووریا چونکە ئەوان بەشێکی زۆر گەورن لە دروستکردنی وڵاتێکی نوێ ژنانی سووریا ئەوانن کە دەبێت بەهێز بکرێن و وڵاتەکەمان بەهێز بکەن ئەوانیش لە ماوەی ئەم 14 ساڵەدا ناڵەی زۆریان بینیوە و دەبێت بەشێک بن لە سووریا ئێمە گەرانتی دەدەین کە ڕۆڵیان دەبێت من وەکو حکوومەتی سووریا و گەرانتیە دەدەم کە دەبێت مافیان بدرێت و ڕۆڵیان پێ بدرێت بەبێ ئەوەی هیچ گوشارێکیان لێ بکرێت ئەمە شتێکە لەو وێنە گەورەکەی سووریا بەڵێ بە ئاشکرا دیارە کە ئایا کەواتە باسی ئەو دەکەی کە وەزیری ژن لە سووریا دەبێت بەڵێ بێگومان دەبێت وەزیری ژن لە سووریا هەبێت بەڵێ ئێمە حکوومەتی بۆ نمونە ناوەندی بانقی ناوەندی سووریا بسمەیسا ئێمە پارەی هەموو سووریا دەدەینە ئەو پارەی هەموو سووریا لە ژێر دەستە کە ئەمە گرنگترین شتە لە سووری ئێستا ژنێک بەڕێوەی دەبا کەواتە تۆ بە ڕوونی باسی ئەوەت کرد کە دەبێت یەک سووریا هەبێت و پێکاتەکان کەمینەکان دەبێت ڕێزیان لێ بگیرێت و باسی ڕۆڵی ژنت کرد لەبارەی ئابووریەوە چۆن گەشەی ئایا حکوومەتی سووریا بۆ وەبەرهێنانی دەرەوە چۆن دەبێت ئێستا سووریا هەروەک دەزانی و دەبێت بە کورتی باسی دۆخی سووریا بکەم ئێمە حکوومەتێک و وڵاتێکی ڕووخاومان وەرگرتووە هیچ سیستەمێکی ئابووری لە سووریان یە چەندین ئاڵنگاریمان لە پێشەکە ئێستا ڕوبەڕوویان دەبینەوە بەڵام ئێستا سووریا لەبارەی ئەم ئاڵنگاریانە هاڵنگاریمان زۆرە بەڵام دەتوانین ئێمە دەفەتێکی زۆر گەورەمان لەبەردەستە بۆ ئەوەی وەبەرهێنانی لە سووریا بکەین ئێمە ئابووری جۆرا و جۆرمان لە سووریا هەیە چەندین پیشی سازیمان هەیە گەشتیاریمان هەیە چەندین کەرتمان هەیە وەروە سەرچاوی مرۆییمان هەیە کە زۆر گرنگە لە سووریا وەروها شوێنی جوگرافی سووریا زۆر گرنگە هەر لە ڕۆژی یەکەمەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ وڵاتان کردووە بۆ ئەوەی کە گەشە بە وڵاتەکەمان بدەین هەر لە یەکەم ڕۆژەوە داهاتووی سووریا دەکەوێتە سەر ئەم ڕوانگەیە کە هەمانە و بێگومان ئابووری داهاتوو کراوە دەبێت بۆ بەرهێنانی دەرەچی و بیانی و ئێمە دەبێت هاوئاهەنگی و هاوبەشی لەگەڵ هەموو جیهان و جیرانەکان و دراوسەکانمان بکەین ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ڕێگەی داهاتووی سووریا بکرێتەوە یەک لە زۆر کارە گرنگەکانی سووریا بە تایبەتی سیستەمی پەروەردەیە چەندین نیگەرانی هەیە کە پەروەردەی سووریا تەسک بکرێتەوە لەوەی کە منهەجێکی باشتر و نێودەوڵەتی هەبێت بۆ منداڵان ئێمە سەرنجمان خستووەتە سەر 5 کەرت وزە گەیاندن ڕێگەوبان
تەندروستی و پەروەردە ئەمانە سێکتەرە گرنگەکانی ئێمەن کە سەرنجیان دەخینە سەر چونکە ئەگەر ئێمە بتوانین سەرکەوتوو بین لەم پێنج کەرتە کە لە وڵاتەکەمان هەن ئەمانە خزمەتگوزاری سەرچین بۆ خەڵک. بەڵێ ئەف بەشێک بووژ ئاخافتنێن وەزیرێ دەرڤەیە سووریە ئەسعاد شێبانی و تێدەتە کەزی لە سەروەیەکێ کرد ئەو قبول ناکن و سووریە بێ پەرچەکردن هەروەها گوت و نابە و تو وڵاتیەکی سووری لەسەر پێکهاتەیە خۆ بێ سزاکردن گوت و سووریا دێ بۆ هەمویان بە بەحسا ڕۆلا ژنان کرد دەبەرسبا پرسەکێدا یا پێشکەشکار گوت و دوێ ڕۆلا ژنان ڕۆلەکەوان یا چالاک و ئەکتیڤ هەبە دە سووریا نودە هەروەها گوت و دێوەزیرن ژنجی لە سووریێ هەبن وەکە نمونە ئانی زمان و نەها حاکمە بانکا ناوەندیە سووریە مەیسا سابرین بخۆژنە گوت و پەرەیە سووریە هەموو نەها دەدەستێ ژنێکێدە ژن وێ سازیە گرنگ بڕێوەت بن لەوما ئەو ڤەکرینە لە سەروەیەکێک و ژن ڕۆلاخوا هەبن و تەکەزیە لەسەر دکن.